لە ساڵانی ڕابردوو نزیکەی 4200 پارچە زەوی وەک قەرەبووکردەوەی سوودمەندانی گوندی کۆری لا گەزنەی نوێ لەلایەن ئیدارەی پارێزگای هەولێر دابەشکرا. ئێستا هەوڵێکەیە جارێکی دیکە ئەو زەویانیان لێوەربگیرێتەوە، لە شوێنێکی دیکە قەرەبیان بکەنەوە. ئەمەش ناڕەزایەتی خەڵکەکەی لێکەوتەوە. ڕۆژ زیاترە معاملاتی خەرک ڕاوەستایە، ئەو خەرک ئەو داوا دەکا بزانین ڕوونکردنەوە بدرێ بزانین لۆ ڕاوەستایە. 2000 شتێک تاپۆی هاتەوە ئەمری تاپۆی من یەکم لەوانە کە لەو شارەوانی ئێستاوە لە پێش دەکە ڕاوەستامە لێرە معاملەکانم هەموو ڕایی کردیە. بەس مایە وەرەقەی وەگرمەوە، زۆر برادەرژێ وەرەقەش وەگرتەوە، تاپۆیەکەش وەگرتەوە، کەچی دەڵێن ئێستا دووبارە لێمان دەستێنەوە لە شوێنێتی زەویمان پێدەن. منیش یەکم لەوانە کە تاپۆیەکەم وەرگرتوێتەوە. ئایا تاپۆ وەرگرتنەوەکە پاشگەزبوونەوەکان لەچی؟ ماوەیەکە مامەڵەکردن و تاپۆکردنی زەویەکانی قەرەبووی گوندی کۆری ڕاگیراوە. بەشێک لەو سوودمەندانە مامەڵەکانیان تەواو کردووە و تاپۆی زەویەکانیان وەرگرتوتەوە، بەڵام باوتەی خۆیان زەویەکانیان لێوەردەگرنەوە و دەستیان پێ دەکەن. هەر جێیەک پارەی بکە نادەنە فەقیری، هەز لەگە فەقیری نینە، هەموو فەقیر ڕوتانەوەیە. ئەوە 9 سارەمە بەو عەردەی وەینە 26 سارە کرێتیمە 26 سارە وەڵڵاهی ئێستاش کرێتیمە وەڵڵا بەس تاکید بە چاوتان پێ ناکەوی یەک فەقیریش ئەخە هیچم نەدیتە هەر ئەو سارشکە 2 ساریکە 3 ساریکە گەویشتە 9 ساری. دوای ناڕەزایەتی ئەو خەڵکە لە ڕوونکردنەوەیەکدا سەرۆکایەتی شارەوانی هەولێر تاکیدی لە وەرگرتنەوەی ئەو زەویانە کردەوە کە وەک قەرەبوو دابیان بە سوودمەندانی گوندی کۆری. لە بەرامبەر ئەو زەویانەش لا کەرتینەوەتی پیرزین زەویان پێدەدرێتەوە، واتە دەگەڕێندرێنەوە تەنیشت گوندی کۆری. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.